تابەتی حەوا کە فڕێدراوەتە سەرزەمین ئەو سەرزەمینە ئیدوو کەس تێگەیاندون ئەمە بۆ عیسا بەڵام ئەوەی بۆ من گرنگە کەواتە ئێمە لە سەرزەمینێکین بە هیچ شێوەیەک دەکرێت گومان لەسەر ئاستی سەرزەمینی لەسەر ئاستی مرۆڤایەتی هیچ ئەخلاقێک و ڕەوش نییە لەبەرەوەی ئەمە چونکە جگە لەوەی بیرمان نەچێ ئەگەر دەرەوە پیس بوو ئێمە پیسین کەواتە پیسمان کردووە خۆ ئەگە دەرەوە هەمووی بۆ گەنی بوو تۆ چۆن دەتوانی بڵێ من لە شوێنێکم پاکە ئێمە نەگەیشتنەوە ئەو قۆناغەی کە بتوانین فێری مناڵەکان بگەین کە ئێستا گەورە ئەبن چۆن ئەو زەویە بۆ گەنە ئەو زەویە بریندارە ئەو درەختە بریندارە ئەو ئاوەی کە ژەهرایی بووە پاچکەینەوە کەواتە وەکو هێنیگە بسنەڵێ ئێمە سەرچاوەی کانیاوەکان و ئاوەکان نییە لە ڕاستیدا لەسەر ئاستی سیاسی کۆمەڵایەتی و ئابووری سەرچاوەی ئەخلاقی ئێمە داڕزیوە یعنی کۆمەلگایەکە نەک لێرە بە قەناعەتی من هیچ بیرمەندێکی ڕۆژئاوایی ناناسم بڵێ دنیا باشە هیچ کەسێک لەسەر ئەرز یەک بیرمەند نییەوە گەشتبینی لەبەرەوەی بۆ من ئەو خاڵە گرنگە کە باس لەوە بکەم ئەگەر بێت و زانستێک زانکۆیەک بۆچی شۆڕشی قوتابیان لە 10 ساڵێک دەوامەکە لەبەرەوەی کتێبیان نەخوێن قوتابخانەی فرانکفۆرتیان نەخوێندەوە لە ڕۆژهەڵات لە دوای زانکۆ بێ دەزانین تاگە شتێکە تەڵاق قەدرێک کتێبە و ئێمە بە شەرێک دروست دەکەین پیشەگەرە بەڵام داهێنەریش نییە لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵات 2 کەس نۆبڵی وەرگتووە لە ئەدەب نەجیب مەحفوظی عەرەب و ئۆرهان پاموچی تورک مەگەر کەسێک چوو بێتە ڕۆژاوە لە فیزیا کیمیا ناوێکی درەوشاوە بێ لەم ڕۆکەدا کەی لەو کتێبەدا باس لەوە کراوە کە بە حەقیقەت ئێمە لەو دۆخە خراپەدا دەژین کە ناتوانین بڵێ بەیانی باش و ئێمە لە دۆخی ئێمەی کورد ئێمەی شەرقی تا ئێستاکە ڕۆژهەڵاتی لە قۆناغی چارەنووسگەرایی دەژین شتێک نییە لەو ناوچەی ناوی ئیرادەگەری بێ و ئەگەریش ئیرادە لە چێوە نایە لە گەمژەیی و لە بەتاڵی و لە دەبەنجیەوە دێ ئەگەر بێت و سەیری ڕۆژهەڵات بکەین کچ خوێن بارانێکە ئەگەر سەیری مێژووی مرۆڤایەتی بکەین لە ڕێگای ئایدۆلۆژیای ئاسمانی و مەزهەب زەدەیی لەگەڵ ئایدۆلۆژیاتی سەرئەرسی بە کۆمۆنیزمیشەوە کە گوتیان بەهەشت دروست دەکەین جگە لە خوێن بارانی سکە نەبوو بەڵام ئایا سروش درێژکراوەی چالاکی بازرگانی سیاسی پیشەسازی دەرمانسازیە یا سەرچاوەیە سروش کە تۆ ئەو هەموو شتە ئەو هەموو ئینێرژیە ئەو هەموو جوانیە لە سروش دەدزی ئەو هەموو هێزە بە تایبەتی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە دوایەوەی نەو دەدۆزێنەوە لێرە خاک و خەڵک بەیەکەوە تاڵانەکرێت لە وڵات بە تایبەتی لە کوردستان بە حەقیقەت غەریبە هەر نمونەشی زۆر باسی مۆڕاڵمان کرد بە ناوی شەرعیەتی شۆڕژێڕی ئەو برادەرانە 30 ساڵە چیان کردو جگە لە کەلاوە برادێک گوتی هیچی خۆزگە هیچیان نەکردایە چکەگە هیچیان مەکردوایە یعنی هیچ نەکردوایە باشتر بوو دانیشتبووای لەسەر تەڕکی خۆت لەسەر قوڵی خۆت دانیشتبای عیبت نەبوو یعنی بەڕاستی ئەمە کارەساتە کەواتە شەرعیەتی شۆڕژێڕی ئەو پەڕی نامۆڕاڵی سیاسیەکان دەگەیەن بۆ یعنی چی کردووە زۆر سەیرە یعنی ئەمە کابرایی کە جەنجێکە لەگەی ئێران داهاتەوە لە جامیعەکان شەڕی بە کچان نەفرۆشت ئەفسەر جەنەڕاڵ سەرباز کچەکانیش گوتیان وا بە ئێوە دەڵێن ئێمە نەحمل حەرائر العراق یعنی وێینەکان و ژنە سەرکەش و سەر ئازادەکانی عراق بەس ئێوە دەتانەوێت بە زۆر پەدمان بگرن و ئەتکمان کرد ژنەکان گوتیان ئەمە ئێوە لە ئەتکەرەکان ئەدرسێن کە بێن لەودی ئێوە ئەتکەری حەقیقی زۆر کەسە دیمەنەی دی دەبڵێن خۆی لە گوناحی یەکەم پاکاتەوە گوناحی یەکەم یعنی ئادەم و حەوا خەتابارن بە تایبەتی حەوا کە فڕێدراوەتە سەرزەمین